خەڵکێک لەم شۆڕشی معلوماتەیە ئێستا خەڵکێک لە گوندێکی کوردستانی ئێمە چاوەڕێ ئەوە ناکات تۆ بۆی ببی بە متەرجم مەقالەیەک لە نیوزویک نووسراوە دەربارەی بۆ نمونە تەبان بە نموناڵم دەربارەی مافیاکانی کوردستان و دەوڵەمەندەکان دەوڵەمەندی حیزب کابرا مەقالەکە ڕاستە لە نیوزویک بە ئینگلیزی نووسراوە بەڵام دەتوانێت تەرجمەی کاوە لەو تەرجمەیەکی ڕەکیکیشە بەڵام مەفهومەکەی تێگا خۆ لە ڕقەمەکان تێگا کە ئاشتی هەورامی چەنی حەشارداوە ئەم شۆڕشی معلوماتە کە هەیە ئێران و چین و سعودیە زۆر محاولاکەن کە خەتی فەیسبوک ئینتەرنێت تۆڕی کۆمەڵایەتی هەمووی داپۆشن بگرن نەهێڵن دزە بکە بەڵام شتێک نییە کەسەی تەرێ بکرێ بەسەرە لەبەر حتا بە ڕێگای ئەقماری سەناعی ڕاستە و خۆیەک سەرەتوانێ وەری بگرێ ئەگەر بەهۆی شەریکاتی ناو خۆشەوە نەبێ ناتوانرێ ئەو زانیاریانەی کە بڵاوەکرێنەوە لەسەر ئێران نە لە ناوە نە لە دەرەوە لە خەڵکی بشارێت دوایەوە ئێران مؤسساتی گەورەیە وەزارەتی تەختیتی ئێرانی یا هەر وەزارەتێک لە وەزارەتەکانی ئەوان مکەلەفە بۆی هەندێک زانیاری بخاتەڕ ئەم زانیاریانە لە راپۆرتەکانی خۆیان نابکە بەرزەکرێتەوە بۆ جیهاتی سەرویان دزە ئەکرێ بۆ ڕۆژنامەکان یا خۆیان نەیدەن بە ڕۆژنامەکان یا دەستگای ڕاگەیاندنی حیزبەکانێکە مەبەستم وەزارەتەکان ئەو کاتە ئەم زانیاریانە کەوێتە دەستی خەڵکی بۆ نمونە خەڵکی ئێران نەزانێت 31 ملیارد دۆلار و نیو دراوە بە حکومەتی بەشار لەسەد لە تاکو ساڵی 2017 کۆتایی پێات خەڵکی ئێران و غەیری ئێرانی ژەزانێ دەسەڵاتدارانی ئێرانی لە سووریایە ئەرزەکڕن گەڕەکەکڕن شەریکاتەکڕن قەواعیدی عەسکەری دروستەکەن سەرۆت و سامانێکی زۆر کە قوتی خەڵکی ئێرانیە ئەڕواتە دەرەوە هەمووی بۆ ئەم شوێنانە ئەو ساڕوخانەی حوثیەکان ناویانە بە ڕیاڵەوە بە سعودیەوە ڕاستە حیزبوڵڵا داوێتیە بەڵام سەرچاوەکە ئێرانە لەبەرەوە گەلانی ئێرانی هەست پێەکەن کە نانیان لە بەردەستانە ماوە لە وڵاتێکی زراعیە سناعیە کە ئیکتیفای ذاتی هەیە ئەخر ئێران لە زمانی جەنگی عێراق و ئێران و کە 8 ساڵ توولی کێشا هەوڵێکی وەکو خوان پێڵن خودکیفایی داوە واتە ئینتاجی خۆی بۆ خۆی بەس بێ و لەسەر زۆر مستەواش ئێران چۆتە پێشەوە لەسەر مستەوای عەسکەری لەسەر مستەوای دەرمان لەسەر مستەوای زراعەت هەروەها پیشەسازی قورس و پیشەسازی سووکەکانیش خەڵک سەیری ئەمە ئەکاتەوە ئەم واریداتانەی ئێران ئەم هەموو سەرمایە ئەم هەموو شتێک کە کۆ بێتەوە